ئێمەی پارێزەرانی هەرێمی کوردستان کە توێژێکی گرنگی کۆمەلگەی کوردستانین و دەوری کاریگەرمان هەیە لە پەیڕەوکردنی کار و چالاکیەکانی ڕۆژانەمان و خزمەتکردن بەدام و دەستگا حکوومیەکان و کۆمەڵانی خەڵکی کوردستان و سیستەمی دیموکراسی کە زیاتر لە 4 ساڵە سەندیکای پارێزەرانی کوردستان کەوتووەتە بۆ شایی یاسایی و پرۆسەی هەڵبژاردننی ئەنجام نەداوە. دوای ئەوەی کۆنگرەی شەشەمی پارێزەران بە کۆی دەنجی ئەندامانی کۆنگرا بڕیاریدا کە لە بەرواری 28 یازدەی 2019 پرۆسەی هەڵبژاردننی سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی سەندیکا ئەنجام بدرێت. بەڵام لە ڕۆژی دیاریکرا بە بیانووی جۆرا جۆر بڕیاریدا بە دواخستنی هەڵبژاردن بۆ 16 چاری 2020 و بە هەمان شێوە بۆ جاری دوم بە هۆکاری نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کۆنگرە بڕیاریدا بە دواخستنی هەڵبژاردن کە تاکو ئەم بەرواری ئەمڕۆ ئەنجام نەدراوە. وێڕای ئەوەی کە پێشتر دووجار ئینزارمان نردووە بۆ سەرپەرشتیاری کۆنگرەی شەشەم کە هەرچی زووە پرۆسەی هەڵبژاردن ئەنجام بدرێت و کۆتایی بە پێشێلکردنی یاسا بهێنرێت. بۆیە ئێمەی پارێزەران و کاندیدانی پەسەندکرا بۆ نەقیب و ئەنجومەنی سەندیکای پارێزەران ناڕازیبوونی خۆمان دەردەبرین دژ بەو سیاسەتەی کە سەندیکای کاربڕێکەر و سەرپەرشتیارانی کۆنگرەی شەشەم پەیڕەوی دەکەن کە چیتر ناکرێت لەوە زیاتر دوا بکەوێت چونکە ماوەی 3 ساڵە سەندیکای پارێزەران هیچ دەسەڵاتێکی یاسایی نەماوە و ماوەی یاساییان بەسەر چۆکەوتۆتە ژێر پرسیارەوە. هەر بۆیە داواکارین کە سەندیکا و سەرپەرشتیارانی کۆنگرەی شەشەم کۆبنەوەیەک ئەنجام بدەن و بە زووترین کادوادەیەک دیاری بکەن بۆ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی نەقیب و ئەنجومەنی سەندیکای پارێزەران لەگەڵ هەڵگرتنی باجی دەرامەد لەسەر پارێزەران و لە حاڵەتێکدا ئەگەر وەڵامیان نەرێبوو ئەوە ڕێگایتر دەگرینە بەر بەوەی کە سەرجەم سەفارەت و نوێنەرایەتەکانی وڵاتان ئاگادار دەکەینەوە سەردانیان دەکەین و سەردانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەینەوە. لە کۆتاییدا بە خێراتنی سەرجەم لایەنەکان و کەناڵەکان و پارێزەران دەکەین و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین. هەولێر 26 دەی 2021 سەرپەرشتیارانی کەمپینی ناڕازی دژ بە ئەنجام نەدانی پرۆسەی هەڵبژاردن